لا چەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە ڕۆڵی خانمان ئافرەتان دەکەین لە پێشخستنی شەعر و ئەدەبیاتی کوردیدا. بزانین لە ئێستادا چ ڕۆڵێکیان دەبێت وە لە دێر زەمانە و شاعیرە کۆنانەی کە هەبوون، شاعرانی ئەو شاعر ئافرەتانی کە لە ڕابردوودا بوونیان هەبووە چۆن توانیان ئەدەبی کوردی پێش بخەن و لە ئێستاشدا ئەو شاعران و نووسەرانی کە هەن چ ڕۆڵێکیان دەبێت لە پێشخستنی ئەدەب و شعری کوردیدا گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا کەتان خادمی شاعیر و نووسەر مامۆستایان زۆر بەخێر بێ سپاس بۆم دەرفەتە. ئەگەر لەوە دەست پێ بکەین شعر و ئەدەبیاتی کوردی وەکو هەر بابەتێ لە بابەتەکانی دیکەی کۆمەڵگە خانمانیش دەست و پەنجە و خامایان تێیدا جوڵاندووە. هەر لە سەرەتاوە تا ئێستا بە شێوازێکی گشتی چۆن ڕۆڵی ئافرەتان و خانمان لەم بوارەیە هەڵەسەنگێنی؟ بەڵێ دەستخۆشیم تەوەرەتان کەم خۆیە بێ بگەڕێنەوە سەر عالی مێژوویەکی زۆر کۆن کە ئێمە ئەمانەیە باز لە ئەدەب بکەین سیرەکەین ئەوانەی کە قەڵەمی دیارن قەڵەمی پیاون خۆی هەموو نووسینێک نەک شعر بێت هەر بابەتێکە بێت ئەبێت داهێنانی تیا بکرێ شعرە بێ کۆن نەبێت سیرەکەی ئەوانەی کە لە ئەدەبی کوردیا هەن پیاون زیاتر یعنی لە نادی و مەحوی و سالم و بێخود و ئەمانە هەمویان ئەگەڕێ ئەمە ئەبێ ئێمە بۆیە ئەمە نەکەوێت ناو مێشکی خەڵکەوەوە حساب کراوە کە نووسین هەتا لە هەندێک کۆمەڵگە ئەوروپیەکانیشا تا چەند سەدەیەک باوەڕیان وابوو کە نووسین ئیشی پیاوە کەمتر ئەمە یعنی ئەم ئاسانکاریە بۆ ژن کرابوو ئەمە هۆکاری زۆر زۆرە بۆ نمونە خۆی هەر نووسین خۆی مەرجنی هەر شعر بێت خۆی هەر نووسین بەر لەوە نووسین واتە بیرکردنەوە واتە تۆ بیرەکەیتەوە تۆ خاوەنی فەلسەفەیەکی تایبەتی بە خۆت کەیت ئەنووسیت ئەمە لە چیا دروست دەبێت لە خوێنەواریان خوێنەواریەکی ئاسایی نا خوێنەواریەک کە تۆ لەگەڵ یا بەردەوام ئەخوێنیتەوە ئایا ئەمە ڕەخسا بۆ ژنی کورد تا بەم قۆناغانەیە تێپەڕێت قۆناغی خوێنەواری و قۆناغی خوێنەوە و قۆناغی ئەو مەجلیسانەی کە پڕبوون دەم ئەمە بۆ ژن لەبەرەوەی کە خوێندن لە حوجرە بوو وش بۆ ژن زۆر قرس بوو لە یعنی ئێستا ژێمە شتێک کە یاداشتی ئەو مامۆسایانە خوێنیتەوە زۆر زۆر قرسە بۆ ئەوەی بچێ بۆ وانەیەک لەم لادێەوە بە پێ ڕۆشت ئەمە بۆ ژن قرس بووە تایبەت لەو سەردەمەیە کە هاتوچۆ ئاواسان نەبوو سیرەکەی سەردەمێکمانەیە ژن تایە بەو شێوازە نهاتوۆتە ئاستی خوێندن و خوێندەواری و پرۆسە ڕۆشنبیریەکەوە و تاکە ژانریش لە کۆناچی بووە هەر شعر بووە ژانرێکی تر نەبووە ئیشی لەسەرکان نە فکر هەبووە بەڵام ئێمە ئەلێرەیە با حەقێک بە ژن بین حکایەت خوانەکان کێ بوون هەمووی ژن بوون چکە ژن توانای گێڕانەوەی زۆر زۆر بەقوتە لە هی پیاو باوەڕتان هەبێ ئەمە جاری وایە هەر بەسیترین شت کە ڕووداوێک ڕوو ئەیە بە پیاوێک گەڵی چی بوو دوو کەلیمە ئیتر ئەوی تری پێ ناڵێ مرد و ئیتر ناڵێ کێ بوو چی بوو بەڵام ژن ئەچێتە بنج و بناوانیەوە بەچی مرد کەی مرد چەند مناڵی هەیە تەمەنی چەنە ئەمە سروشتی ژنەکە ئەمە یەکێکە لەو زیرەکیانەی کە ژنەیەتی پیاو ئەمەی نییە بۆیە ژنان هەتا ئێمە لە چیرۆک نووسە گەورەکان ئەڵێن ئێمە قەرزاری نەنکمانین کە فێری گەڕانەوەی کردین ئەمە لە مەسائلی حکایەت خوانی و چیرۆکە ژن زۆر زۆر بەتوانە بوو لە بوارێکی ترا ئێمە ژنمان هەیە دەرفەتی نەبووە بۆ نمونە بەشداری کۆڕێ بکە بەس چیمان هەبووە پرسەمان هەبووە ژن هەموو ئەو توانایی خۆی لەم پرسێدا ینی دەرخستووە باوەڕتان هەبێ من جارێکیان لە پرسەیە کابووم ژنێک مردوویەکی ئەلاواندەوە هەر خۆم گوێم لێگرتمم شعرە زۆر زۆر بەقوتە خۆم ژنە نەخوێنەوارە ئەمەی لەکوێ هێناوە زۆر زۆر بەقوت بوو یعنی لە گوێشم لێگرت زانم ئەمە هی شاعرێکی وەکو مەولەوی ئەوانە نییە هەر هی خۆی بوو لە ئاستێکی بەرزا بوو زۆر زۆر بەقوت بوو ناڵێم ئەم ژنە بە تەمەنانە کە یان بینی جاری وا هەیە لە پرسەکاندا ژن لاوانەوەی هەبووە بۆ مردوو و زۆر زۆر بەقوتیش بووە و با بڵێن بەڵام لەگەڵەوەشە کە سەیری مێژووەکەی کۆمەڵی قەڵەمیشمان هەیە یعنی لە بواری شێعرا ژنێک باوکەکەی خوێنەوار بوو بە یعنی مامۆسای ئاینی بووە مەلا بووە یا با بڵێن باوکی دەسەڵاتێکی هەبووە ژینگەیەکی لە ماڵەکەی خۆیان بۆ ڕەخساندووە سیرەکەی ئەم کچانە بوونەتە خوێنەوار
نمونەیەکی زۆر کە ئەوە هەمیشە باسیەکەینەوە مەستورە ئەردەڵانی یعنی باوکی لە 4 ساڵیەوە لە ماڵەوە فێری زمانەکانی کرد پێچێک کچی تریش فێر بوو بن بەس خۆ نووسین بەهرەشە مەرجنی هەموو خوێنەوارێک ببێتە نووسەر یعنی هەندێک کەس هەیە خوێنەوارە ئاستی خوێنیشی زۆر بەرزە بەڵام ناتوانێت بنووسێت توانای نووسینی نییە سیرەکەی ئەمە مەستورەی ئەردەڵانی 200 پێش ئێستا نەک شعر لە بواری مێژوان نووسیوەتی لە بواری شەریعەشان نووسیوەتی لە بۆ نمونە لە ساڵی 500 کۆچیە ئێمە خەزانی سەرگەتیمان هەیە با بڵێن تەورێزی هەورامیمان هەیە ئەمانە لە هەورامان ژن هاتووە نووسیویەتی یعنی 500 پێش ئێستا ژن نووسیویەتی توانای نووسینی هەبووە لە ناو لوڕستانە لە سەدەی 5 کۆمەڵێک ژنی زۆرمان هەن نووسیویانە لەگەڵەوەشە کە سەردەمی خوێنەواریەتە پێشەوە ئەمە ئەگۆڕێت هەمووی ئەبێت بە شتێکی کە بۆن منێستا پەرتەوازەبوونی کورد ژنی نووسەرمان هەیە کە بۆ نمونە لە وڵاتانی دەرەوە خوێنوێتی کوردە و کەسیش پێی نازانێ و نووسەریشە ئەمە کەسێکی ئەوێت توێژینەوەیەکی ورد کە مێژوویەکی باشی ژنی کورد کۆکاتەوە هەر لە سەرەتاوە تا کۆتایی بەڵام ئایا ئەم ژنیشمان هەیە بۆ نمونە با بڵێن نەخوێنەوار بووە بەس دەسیە لە پرۆسەی ڕۆشنبیریە ئێمە زۆر جار باسی با بڵێن پیرەمێر دەکرێت ئەو ڕۆژنامەیە کە پیرەمێر چاپیە کرد پارەکەی زۆر جار لە گیرفانی حەفسەخانی نەقیب بوو ئاستی سەقافی ئەم ژنەوە بووە کە ئەبێ لەم شارەیە ئەم ڕۆژنامەیە چاپ بکرێت یان شتێکی تریشمان هەیە بۆ نمونە کاتێکە دەرگای مەکتەب بکرێتەوە بە ڕووی کچە پێشتر وتمان کۆمەڵێک کچ کە باوکیان مەلا بوو ماوەسای ئاینی بوو پێگەشتن لە دواییشا کە دەرگاکرێتەوە بە ڕووی کچانە وردە ئیتر ئەوانەی کە بەهرەمەندن وردە ئەوانەی بەهرەمەندن لە با بڵێن ئێمە لە ساڵی 26 مەکتێبی کچانەکرێتەوە لە سلێمانیا بۆی من سنوورەکە زۆر دوور نەکەمەوە پێویستی بە توێژینەوەی ترە لە ساڵی 26 ئەم کچانە کەی ئەگەنە با بڵێن قۆناغێکی باشی خوێندن و پێ ئەگەن سیرەکەی بەرهەمی ئەم خوێندنە لە ساڵی 60ەکانە لە ڕۆژنا ئەوەی کە من خۆم گەڕاوم لە عێراق و بەیان و با بڵێن ئەوانەی ساڵی هەفتاکان ئیتور دەوردە قەڵەمی کۆمەڵێک ژن دەرکەوتون کە هەندێکیان ئێستا شەر بەردەوا من هەندێکیان کۆچی دواییان کردووە ئەم پرۆسێ پێویستی تەنها بە خوێنەواری نیە پێویستی بەوایە کە ئەم کەسە هەر پرۆسەی نووسین شەڕێکە لە مێشکی ئینسانە دروست دەبێت تۆ پەیامێکە هەیە بێ بیگەینی بەڵام ئەگەر ژنێک دانیشێت بەس بیری لە لای ڕووکەشی خۆی بێت خەمی کەسی نەبێت هیچ بازنەیەکی بچووک بۆ خۆی دروستکە قەدەم شەڕە لەسەریا دروست نابێت بە ڕۆتینیات ئیشی ڕۆژانە و ئیشی خۆیەکات و تیاپەڕێت مامۆستا ینی لە قسەکانتەوە دەرکەوت کە لە بنچینەوە لەگەڵەوەی کاگەر بیئەیەکیش ڕقساوی بەڵام شاعیران مانی خانمان زیاترەوەیان نەبووە کە لە شعرا بنووسن چیرۆگەوە باسە کردکەوە بەڵام بۆ لە شعرا لە نووسینی تێکستی شعریە لە ڕیزبەندی وەزن و قافیە بۆ نونە ینی دیار نین وەکو ئەوانی کە خۆ داماژت پێکە شاعرە پیاوەکان و کارەکەی بۆ بیئێ ئەو کاتە ئەگەڕێتەوە پێم وایە ئەگەر ئەو سەردەمە مەسەلەن وەکو شاعرە پیاوەکان چەند ئافرەتێکی ژە بووە ئەو ڕێچکەی تاوەکو ئێستا هەر بەردەوامی دەبوو بەڵێ ئەگەر مەستورە لە سەردەمی نالیایە شعرەکانیشی لە ئاستا کە سەیریەکەی کۆمەڵی دایکی تر ژنی ترمان هەیە ئەگەر مەجال هەبێت سەیری شعرەکانی دای خەزانی سەرگەتیەکەی زۆر بەخۆتە بەڵام جاری وا هەیە مێژوو ناینووسێتەوە مێژووی پیاوانە بووە عنی هەتا لە سیرەی پێغەمبەری شاسەلەم زۆر جاری وا هەیە مێژووەکە پیاوانە نووسراوە یعنی ئەوەنە باس کراوە فڵانە سەحابەی پیاوە لە کەمتر ژن ئەبێ خۆی ئەم مێژووە بنووسێتەوە بۆ نمونە دیوەخان بۆ دیوەخانەکە زۆربەی کات پیاوەکان بوون ژنان کە لەو دیوە لە شوێنێکی کەسێک نەبووە لێەوە ئەوەش بنووسێتەوە ئەگیناوکوتم ژن لایلایەمان هەیە لایلایە خۆ ئەسڵ هەر هی ژنە بە ئاوازیەوە بە شعریەوە هەتا پیاوێک کە شعرە نووسێ بە ناوی لایلایەوە
تەقلیدی ژنێکە کاکە ئەینووسێک زۆر شاعرمان هەیە لای نووسیوە باوەڕتان هەبێ ژن یعنی لایلایەکانیان زۆر بەقوت بوون ئەسڵن مناڵیان وەکو بڵێ ئەمەنە بەوشەی بەقوت گۆش کردووە لەگەڵ لایلایەکەی خۆیان ئەمە ئەدەبە زارەکیەکەی ئێمە ژن بەشێکە لی دوای ئەوەش بە ئەدەبی نووسینیشمان هەیە وەکوتم لەو سەردەمانەیە تاکە ژان شعر بووە بەڵام وردە ئەمە ئەگۆڕێت خۆ ناکرێژن هەر پیاویشەتە بۆ نمونە تۆ کاتانە ڕێنمایی بووە هەتا فێری دەستنوێژ هەر بە شعر بووە پایگانی ئیسلام بە شعر فێرکراون هەمووی ئەو فێرکاریە لە دوایشە کە فکرەکانیان هەر لە ڕێگەی شعرەوە گەێنراون بەڵام ئەمە ئیتر جیاکاری ئەکرێت مێژووی چیرۆک زۆر کۆن نییە لە ناو باڵنەنگەلی کووردا چیرۆک گێتە ئاراوە ئێمە قەڵەمی جوانی چیرۆکمان هەن لە ساڵانی هەفتاکانە گەرناوەکانیانمان بیر بێ نەجیبە ئەحمەدە ئەحلام مەنسوورە شیرین کافە قەڵەمی تریش هەیە من کە بە دوواداچوونم کردووە بۆ قەڵەمی ژن کێشەیەکمان هەیە لێرەیە کاتێ توێژینەوەیەک شتێ بکەی زۆر پیاو هەبووە بە ناوی ژنەوە شتی نووسیوە بۆی گۆڤارەکە بۆی بڵاو کاتەوە چکە قەڵەمی ژن ئەو پیاوانە کە گۆڤار و کاری ڕۆشنبیریان کردووە پێیان خۆش وە ژن بنووسێت کاتێک کە پیاوێک خۆیان ئەڵێن یعنی خۆیان ئەڵەنیان سەردەمی شاخە بوو هەندێک ئێمە بڵاوکراوەمان هەوە بووە لە شاخ چاپکراون لێرە بابەتیان بۆ نردوون نووسەرەکە لێرە نردوویەتی کە نردوویەتی بە ناوی ژنێکەوە نردوویەتی لە شاخ بڵاو بۆتەوە یعنی کەسێک کە ئەوێت توێژینەوەی بکات بۆ قەڵەمە سەرەکانی ژن لەو بوارەیەتیە کەوی ژنێکە بینی نەدەنگی هەیە نەڕەنگی هەیە ناوەکەش ناوی ژنە تومە زەما سیرەکەی پیاوێک بووە لە شار دانیشتووە زۆر باش نردوێتی بۆ شار خاتونی بەڕێز ئەگەر بێنە سەرەوەی باست لە قۆناغی ساڵی 20ەکان کرد دوای ئەوەی کە ئافرەت بەڕووی قوتابخانەیەکرێتەوە گەر بێنین ئێمە باس لە قۆناغی دووهەم بکەین کاتێک زانکۆ لە شارەکانی هەرێمی کوردستان بە تایبەت زانکۆی دایک لە سلێمانی ئەکرێتەوە و ئافرەت لە دوای خوێندنی مەرحەلەکان ئەچێتە زانکۆ و پەیمانگاکان بەڕووی ئەوانی شاکرێتەوە ئەتوانین بڵین دێرەشەوە وەکو بڵێ قۆناغێکی دیکە دەست پێەکە و زیاتر قەڵەمی ئافرەت لە بوارەکایەتەکایەوە بەڵێ تاوا ناڵێن وردەوردە ئاستی ڕۆشنبیریانی ئەو کاتە کچ کتێبخانەیەتە بەردەست یعنی گەورەترین کارێکە ئینسان بیکە لە بواری نووسینە هەبوونی سەرچاوە و کتێبە من هەندێک لەو ژنانە کە لە نزیکەوە نووسری ساڵی هەفتاکان لە نزیکەوە قسەم لەگەڵا کردوون باز لەوە ئەکەن چەند یعنی تامەزروی گۆڤار و ڕۆژنامە و کتێبەکانی ئەو سەردەمە بوون کە خوێندویانەتەوە وردەوردە ئێمە ئەو کاتە سیرەکەی کۆمەڵێک قەڵەمی باشتر لەوەی کە هەن هەتا ئەچن یعنی ئەچنە قۆناغی ترەوە وەکو بۆن من دکتۆرەگی کوردستان کوریانیمان هەیە دکتۆرش کوریە ڕەسوڵمانێ ئەمانە ئەچن کۆمەڵێک قەڵەم هەن ئەچنە دەرەوەی وڵات ئەخوێن و ئەکادیمیە بنوویێنەوە ئەمانە ینی ئیشیانە بێ بە نووسینی باشیان لە ساڵی هەفتاکانە سیرەکەی کە بە دوواداچوونم کردووە هەندێک قەڵەمان زۆر باش نووسیویانە زۆر جوان نووسیویانە لە ساڵانی هەشتاکانە بەرەبەرە ئیتر یعنی لەوەیان نامێنێت کە بە پەنجەی دەست بژمێرن کۆمەڵێک ژن لە بواری چیرۆکە لە بواری شعرا لە بواری ڕەخنەی ئەدەبی شانووسن بەڵام ئێمە بۆشایەکمان لێرەیە هەیە ئێمە باز لە نووسینەکەین نەکرد لە چوارچێوەی ئەدەبا بێت نووسینە بێت لە بواری فەلسەفەیە ژن بنووسێت ئەبێت لە بواری فکرا بنووسێت ئەبێت لە بواری سیاسی و لە بواری مێژوو ئەلەمانەیە بنووسێت سیرەکەی لەم ساڵانەیە هێشت قەڵەم هەن بەس بەو ئاستەنین کە با بڵێن لەو ڕێژەیە بن دوای ڕاپەڕین بارودۆخێکی ترێتە پێشەوە بۆ ژن ئەسڵەن دەرگاکانەوە یەکرێنەوە بەڕووی ژنە چالاکی ئەدەبی زۆرە بێ چالاکی ڕۆشنبیری زۆرە بێ ڕێکخراو زۆرە بن هەر حیزبە بۆ خۆی گرنگیەدا بەو ژنانەی کە لە ڕیزەکانی خۆیان ئاسانکاری بۆکەن ئیشی بۆکەن اینجا لە سەروی هەر هەموویەوە ئێمە گۆڤار و ڕۆژنامەیەکی زۆر لە دوای ڕاپەڕینەوە کوجاران نییە کە تۆ یەک گۆڤارە هەبێت و یەک ڕۆژنامەوە هەبێ و تا بابەتێک نردوێتی بۆ بەغاو ئەگەر موافقەتی لەسەر کرابێ سیرەکی بەڵام لە دوایە دەرگاکە زۆر بڕووی ژنانە ئەکرێتەوە چالاکی ئەدەبیەکانیان زۆرە بن ئەلێرەیە گرفت نەکرد بۆ ژنی نووسەر بۆ پیاویشەیە بۆ نمونە من کەسێک ئاستێکی ئاوای نییە بەس لەبەرەوەی ئەندامی حیزبەکەمە
کۆڕیشی بۆ ئەگرم خەڵاتی ڕێزوێنانیشی ئێمە بۆی ئەمە زۆر هەڵەیە کە نووسەرێکی کورد باسیەکە حیزبەکان لەمەشا منافەسەکەن بۆ نمونە من یعنی ئێستا ژن هەبووە چوومەتە کۆڕەکەی بەکە ڕێزمە یعنی دوو دێڕی جوانی تازە ئەسڵەن شعرە بێت تازەگەری تیابێ بێت زمانی قسە نەبێ ئەبێت تۆ لە جیهان باشە ئەمە لەکوێوە هات بە سەیرەکەی کەسێک لایەنێک دەسەڵاتێک لە پشتێتی ئەوێ ئەمە گەورە کات نەک بۆ لەبەر کەسەکە لەبەر خودی ئایدیاکەی خۆی ئەمە با بڵێن گرنگی پێەیە زۆر خراپە وردە با بڵێن نووسینی شتی سادە و خراپ بێتە ناو ئەدەبی کوردیەوە یعنی ئاعتیادی بێ و ڕۆژنامەیە شتێکی زۆر خراپی تایە و بەسەری شاتی ئەپەڕێ لەبەرەوەی ئەڵێ قەینا بە وەکو سەرفیاتی پارە ئەیەی بە کەسێک ئەڵێ با ئەلەویە مڕاعاتی ئەو لایەنە دەرونیە بکرێ ئەمە گرفتێک بوو ماوەسەکەتان لە ئێستادا چی ڕۆڵی ئافرەتان ڕۆڵی و شاعرانی کە لە ئێستادا هەیە چییە لە پێشخستنی شعر و ئەدەبیاتی کوردی دییان دەبێت چی بکەن بۆی کە زیاتر ئەدەب و شعری کوردی بەرەو پێشەوە بچێ بەڕاستی سەردەمی سۆشیال میدیا خراپترین سەردەمە بۆ ئەدەب خراپترینە چونکە ینی ئەو قودسیەتەی نەهێشتەوە بۆ نووسین کە جاران هەبوو یعنی تۆ زۆر خۆش بوو پاشکۆیەکی ئەدەبی هەبوو تۆ زانیە و کەسە لەوێ دانیشتووە بابەتێک باش نەبێ بڵاوی ناکاتەوە ئەیدڕێنێ یعنی چوار جار بۆ ئەیناردەوە هەر بۆ زانیاری گەرسەیری گۆڤارە کۆنەکانی ساڵی هەشتاکان کە چەند نووسەری گەورەی تایە شاعیری گەورە ڕەفز کراون بۆی نووسراوە لەبەرەوە ئەم ڕەفزە زۆر باشە بەس ئێستا ڕەفز نییە بابەت بڵاوە کاتەوە 200 کۆمنتی وای بۆ ئەنووسرێت ئەم کەسە تەبانیتر بۆ خۆی وام بۆ خۆی دروستەکە کەمە شاعیرێکی زۆر گەورەیە لە خوار بۆ نووسیوە تۆمە چییە نووسیوتە هیچ چیش نییە ئەخ خۆ دیارەشتی باش ئەبێت لە کەسێک کە زۆر شارەزای ئەدەب بێ لی پرسی ئەمە زۆر سادە ئەمە ئەدەب نییە سۆشیال میدیا نەک بۆ ژن و بۆ پیا و بۆ گەنج و هەمووی ئاتۆتە پێشەوە یعنی هەمووی بڵاوە کاتەوە هەمووی قساکە هەمووی ئەنووسێت و ئێستا نەک لە بواری ئەدەبە هەموو کەسێک لەسەر هەموو شتێکەکە ئەمە زۆر خراپە ئەوسا شەماڵ بە ڕەحمەت بێ قانونێکی زۆر جوانی هەبوو ئەیوت نابێ من شەماڵم لەسەر هەموو شتێک قسە بکەم من یەک ئاراستە بۆ خۆم دیارەکەمە قسە لەسەر ئەمە ئەەکەم کەسێکی کە لە وەزارەت نازانێ نابێت تۆ قسە لەسەر وەزیری بکەیت تۆ ڕۆژێ وەزیر نەبووی تۆ ڕۆژێ پەرلەمانتار نەبووی تۆ ڕۆژێ ڕاگەاندن کارکردن یعنی هەر کەسە و ئیشی خۆی بەس ئێستا هەموو کەسێک ئیشی هەموو کەسەکە هەمووشی تێک چۆ بەسەریەکە ئەمە زۆر گرنگەکە هەر کەسە و ئەوە دانین بۆ ئەوە کەسانی کە تایبەتمەندی خۆیان زۆر باشە ئەگەر نیکین جیاوازیکردن ینی لە بینی ڕگەزی نێرومێ بەڵام بێگومان وەکو تۆ باست کرد لە لاوانەوەکەیە جیهانبینی تاکەکان جیاوازە جیهانبینی پیاوێک بۆ بابەتێک بۆ ڕووداوێک بۆ حەدەسێک لەگەڵ ئافرەتێکا بێگومان جیاوازە ئەم جیهانبینی لە ئەدەبیات و نووسین و شعری کوردیە لە پەنجەی خانمانە ڕەنگی داوت عنی بۆ نمونە ئافرەت بۆ ناسراوە نەرمونیان و ناسک و لەسەر خۆ کۆمەڵک بابەت هەیە کۆمەڵک سیفادە تایبەتە بە ئافرەت ئەم تایبەتمەندیانی ئافرەت ڕەنگی داوەتەوە لە بابەتە ئەدەبی نووسینەکانیە مرۆڤ هەر کاتێ نووسێ ڕازگۆ بێ لەگەڵ نووسینەکەیە ڕنگدانەوەی ناخی خۆتە ینی تەسەنوع نەکانەیە ینی من شتێگە نووسم بۆی فڵانە کەس ڕقنەگرە بڵێ ئەمە زۆر مهمە ئەمە ئێستا ئەمە بۆ شیەکەمەوە زانی چۆن ئێستا ئێمە ژن کە ئەنووسێت باز لە ناخی خۆیەکە سایکۆلۆژیەتی ژن زۆر جیاوازە لە هی پیاو زۆر جیاوازە ئەسڵەن کە من چیرۆکێگە نووسم بابەتێگە نووسم باز لە ژن بێ ژن وەکو ڕۆحەکەیە بینم قەت ژن وەکو جەستە نهاتۆتە بەرچاوم و قەت ژنیش وەکو جەستە نانووسم لە هیچ شیعرێکا لە هیچ چیرۆکێکمە بەڵام پیاوێک کە یەت ئەنووسێت جەستەی ژنە بینێ کەمتر لە ڕۆحیە بینێ کێشەکە ئەوەیە منی ژن بۆی پێم ینی ماوەیەک حساب بۆ چ نووسەرێکی ژنەکرا
وەکو پیاو بنووسێت من وەکو پیاو نانووسم هەندێک ژن زۆریان لە خۆیانە کرد ئەویست بۆی بڵێن نووسەرێکی زۆر زۆواوایە هات باسی جەستەی پیاویە کرد لە شعرەکەیە ئەمزانی زۆریش لە خۆیەکە بەڵام لە دوایە دەڕەخنەی لەسرە نووسرا بۆ ڕەخنەگرەکەش قەڵەمی پیاو بوو بە پیاوانە بیریە کردەوە ئەمەی پێخۆش بوو کەم ژنە نووسیوێتی نەگەمە ئاستێکی ئەدەبی جوانی هەیە شعرەکە یعنی باسەکەم دەلاوە لەسەری نووسرا ژنە بێ حەقیقەتی خۆی باسکە تۆ دنیابینی و چۆنە چۆ ئەو دەقەیە کە ئەنووسیت خۆتی و خۆت یعنی ئەوەی کە لە مێشکی خۆیەتی ئەمە زۆر زۆر گرنگە بەڵێ سایکۆلۆژیەتی ژن دنیابینی ژن لە زۆربەی کاتا زۆر زۆر جیاوازە لە هی پیا و بە تایبەت لە بواری ئەدەبیە تایبەتمەندی خۆی هەیە یعنی هەندێک شت هەیە ژن دەرکی پێەکە پیاوێکی نووسەر کەمتر دەرک بەو ئازارەی ژنەکە بۆ نمونە ئێستا ئەسڵان هەندێک شعر هەندێک دەستەواژە هەیە ژنە نووسەرەکان شاعرەکان بەکارێنن پیاوەکان ناتوانن بۆ من لە شعرێک ماڵێم ئەو نۆمانگەش لە هەناسەشمان شەریک بووی هیچ پیاوێکی شاعر ناتوانێت ئەمە بنووسێت چکە ژنێک بۆ مناڵەکەی خۆی ئەینووسێت پیاوێکی کە باوک بێت ناتوانێت بڵێ لە هەناسەما شەریک بووی چکە ئەوە تایبەتمەندی ژنە یان ئێستا من هەندێک شعر هەیە کە ینی قەڵەمێکی زۆر جوان کە ئەی خوێنمەوە ئەکسرە زانم بەڵام لە ئێستاە ئێمە کۆمەڵێک قەڵەمی زۆر باشی ژنمان هەن لەم سەردەمەی ئێستاە مامۆستای زانکۆن توێژینەوەی زۆر باشیان هەیە هەمانە لە بواری مێژوان نووسێ هەمانە لە بواری فکران نووسێ قەڵەمی زۆر جوانی شعرمان هەن هەمانن ئێستا لە دەرەوەی وڵاتن بە دوو زمانە نووسن ئەمانە هەمووی قەڵەمێکی زۆر باشی ژنن ئیتر شتی تریشی تایە زەمەن ئەوانە ئەخاتە لاوە ئەسڵیەکانەوە باوەزە زۆر جار ژنان خۆیان لانێ وا باسکەن یاخود پیاوەکانی ژەمە ئەڵێن ژن لەبەرەوەی کە ئەرکی ماڵەوەی لەسەر یاخود ئەگە لە دەریشەوە ئیش بکات و جەنجاڵی و مەینەتی ژیانی و کەمتر ئەیپژێتە سەر بابەتی ئەدەبی کەمتر ئەیپژێتە سەر بابەتە شعرەکان دەگونجێ دەمە کە لەگەڵ هەموو مەینەتیانەیە ئافرەت گرنگی نەدات بە بابەتی ئەدەبی گرنگی نەدات بە شعر لە کاتێکدا وەکو خۆ داماژ پێکرد هەست ناسکتر وە بەسۆسترن لە هەموو ڕوویەکانی ژیانەوە لە ئەوروپا ینی با بڵێن کە ڕۆمانێک ئەفرۆشێت خەڵک سەری بۆگرێت زۆربەی ژنن ئەسڵەن ژنان لە وڵاتانی کە ڕۆمانەکان چیرۆکەکان زۆربەی ژنانەی خوێندنەوە ینی ئەمە لێرە تەڵقینی ژن دراوە کە تۆ ئەدەب مەخوێنەرەوە ئیسپادەی نییە ئەسڵەن ئەگەر نەخوێنێتەوە چۆن بنووسێت من بە هەموو کەسێگەڵەن هیوامان هەیە لە بواری با بڵین فکریە ئەنووسێت لە بوارێکی ترە یا ئەوێ مێژوو بنووسێت هەر ئەبێ بچێتەوە بەردەرگای ئەدەب چونکە ئەوانەی ئەدەبە خوێندنەوە فکرە فراوانە بێ و زمانێکی باشیشی تۆ لەو زمانەی کە هەتا دەستگیری ئەبێ بۆ نمونە ئێستا تۆ ئەتوانی مەقالەیەکی سیاسی زمانێک کە زۆر شارەزانێ بخوێنیتەوە بەس کە ئەچیتە سەر ئەدەبەکەی زۆر قورسە هیوا هەیە ئەڵێ من کوردی ئەزانم بەس یعنی عەرەبێک ئەڵێ من فێری کوردیم بەس من شعرێکی نالی بخەمە بەردەست هەر لێی تێناگات چونکە ئەدەب ئەو ئەدەبە باڵا لە زمانێکی باڵای ئەو میلەتەیە ئەنووسرێت من بەعکسەوە یعنی ژن زۆر زۆر نزیکە لە بابەتە ئەدەبیەکانەوە لە ڕۆمانە لە شعرە و ئەوەنە منیش بزانم ژنان خۆیان زۆر حەز بە بیستن و بە خوێندنەوەی ئەو بابەتاناکەن بەڵام لێرە یعنی سەرقاڵیەکە بەو شێوازە هێناویەتی کە لە مناڵیەوە کچ فێر نەکراوە بخوێنێتەوە بێمە ئاعتراف بەوە بکەین و ئەچێتە زانکۆپی ناوترێت تۆ بۆچی بخوێنەرەوە لە مناڵیەوە ئەگەر تۆ کچێکی بچووک بینی فێریکەی یعنی وەکو چۆن فێرکراوە زانکۆپ تەواو کە تۆ ئەبی بەوە ئەبێ فێریش بکرێ بخوێنەرەوە تۆ ئەبی بە کچێکی تایبەتمەندی ئەمەوە هەیە یعنی ئەمە زۆر زۆر گرفتە هەر کچ فێر نەکراوە زۆر بخوێنێتەوە هەتا من زۆر نووسەرە ناسمەڵێت چەند کتێبم خوێنەوە و دایکم لێی سندوم تێتی مەخوێنەرەوە ئەمە زۆر زۆر لە ناو ئێمەیە بۆچی ئەخوێنیتەوە یا سعیەکەی مەکتەب بکە چونکە سعیەکە فێرکراوە مستەقبەلێکی دیارە بەس ئەڵێ ئەم کتێبانە شێتەکەن و ئەمانە ئیسفادەیان نییە بەو شێوازە
زۆر بەڕێز خات و کەتان خادمی نووسەر و شاعیر سواز بووی کە لەم بڕگەی پرۆگرامەکە لەگەڵمان ئامادە بوویت. زۆر سپاسەکەین بەخێوی، زۆر سپاس.